ئەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگێرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خوێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێن بێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وام زانیوە قەد و دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵنەدام بووە مێژووی پڕ لە هەوراز و مشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتووی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدام بووە داوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پش و درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لەبیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باشناسیوە لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە شاری سنا هەروەک مێژووی خۆی بەردەوام لە ئامێزیدا لاوانی شۆڕشگێڕ و یاخی لە ستەم پەروەردە دەکات ئەم شارە سوورە بە خوێنی لاوانێک کە هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران تا بە ئەمڕۆ بە شۆڕش و خۆڕاگری وازیان نەهێناوە و چۆکیان دانەنواندووە لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژە ڕەشەی کە تێیدا ژینای جوانە مەرگ بەدەست پارێزەرانی جەهل و خورافەوە گیانی ئازیزی لەدەستدا لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان دژ بەم جینایەتە شاری سنەی خۆڕاگر و شۆڕشگێڕیش بە مانگرتنی گشتیەوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو کۆماری ئیسلامیش هەروەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەی خەڵک جارێکی تر دەستیدایە جنایەتێکی بێوێنە لە کوردستان بە تایبەتی لە شاری سنە و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد یەکێک لەو لاوە خوێنگەرم و بوێر و شۆڕشگێڕانە شەهید شاهۆ بەهمەنی لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و
لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. شەهید شاهۆ بەهمەنی لە 25 گەلاوێژی ساڵی 1368 لە شاری سنا لە بنەماڵەیەکی زەحمەتکێشدا لەدایکبووە. شاهۆ یەکەم منداڵی بنەماڵەکەی بوو. برا و خوشکێکی لە خۆی چکۆلەتری هەبوو. شاهۆ زۆر خۆشەویست و لەبەر دڵان بوو لە ناو خێزان و هاوڕێکانیدا. لە سەردەمی منداڵیدا مناڵێکی بێدەنگ و تێگەیشتوو بوو. هەر ئەمەش وای کردبوو کە هەموو دەوروبەریەکانی خۆشیان دەویست. شاهۆ تا ئاستی دیپلۆم خوێندی. ئەو هەم دەرسی دەخوێند و هەم کاری دەکرد. دوای وەرگرتنی دیپلۆمەکەی بەهۆی عەلاقەی بە کاری جۆشکاری دەستی بەکارکردن کرد و لە ماوەیەکی زۆر کورتدا بوو بە وەساکار لە پیشەی جۆشکاریدا. شاهۆ لە تەمەنی 20 ساڵیدا واتە ساڵی 1385 ژیانی هاوبەشی لەگەڵ خۆشەویستەکەی خاتوو مەحناس دەست پێ دەکات و لە ساڵی 1387 تاکە منداڵیان پێشەوە لەدایک دەبێت. لە ڕاستیدا شاهۆ کەسێکی ڕاستگۆ و تایبەتمەندیەکی قوڵی مرۆیی هەبوو کە لە ڕەفتار و کردارەکانیدا ڕۆژانە دیار بوو. شاهۆ کوڕەکەی و هاوسەرەکەی زۆر خۆش دەویست و بۆ دڵخۆشبوونیان زۆر کاری دەکرد. شاهۆ زۆر دڵخۆش بوو بە بوونی پێشەوە و زۆر هەوڵی دەدا بۆ دابینکردنی ژینگەیەکی تەندروست و منداڵانە بۆ بەرەو پێشبردنی ژیانی پێشەوە، چونکە پێی وابوو سیستمی پەروەردەی ئیسلامی لەسەر بنەمای کۆنەپەرستی و دواکەوتووی و مێشک شۆردنی منداڵان بنیاتنراوە. و ئەم دیاردەنا مرۆڤانەیە هەڕەشە لە زۆربەی خێزانە کرێکاریەکان دەکات وەک بنەماڵەکەی خۆی. شاهۆ لە سەردەمی منداڵیدا لە بەڵای مێشک شۆردن و وردکردنی ئیرادەی سربەخۆیی منداڵان لەلایەن سیستمی گەندەڵی حوکمڕانی ئیسلامی لە سایەی باوکیەکی زەحمەتکێشی و هوشیار لە ئازادی و یەکسانی مرۆڤەکاندا پارێزراوە. شاهۆ دوای چەند ساڵێک وازی لە جۆشکاری هێنا و بەکڕینی ماشێنی سایپا لە ئاژانسێکدا دەستی بەکارکردن کرد. دوای ماوەیەک چووە کۆمپانیایەکی بار هەڵگرت و لەوێ دەستی بەکارکردن کرد. کارەکەی لەو کۆمپانیایە زۆر سەخت بوو، بەڵام شاهۆ بۆ ئەوەی بژێوی ژیانی هاوسەر و منداڵەکەی هەروەها هاوکاری دارایی دایک و باوکی بێت کە گەیشتبوونە تەمەنی پیری وازی لە کارەکەی نەهێنا. شاهۆ دڵێکی زۆر بەخشەندە و مێهرەبانی هەبوو. هەر کات کەسێک یان بنەماڵەیەکی دەبینی کە پێویستی دارایی وایە بە دڵنیاییەوە هاوکاری دەکرد و تەنانەت بە کۆکردنەوەی هاوکاری دارایی لە خەڵک ئەو هاوکاریەی بەسەر بنەماڵە دەستەنگەکاندا دابەش دەکرد. شاهۆ کەسێکی هێمن و لەسرەخۆ و خۆڕاگر بوو. کەسێکی کەم قسە بوو. لە پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ ئەوانی تردا زیاتر گوێ لێ دەگرت. کاتێک قسەی دەکرد بە هەڵبژاردننی وشەی گونجاو و پێوانەکراو مانای خۆی دەگەیاندە ئامادەبووان و پێویستی دووپاتکردنەوەی قسەکانی نەدەبینی. ئەوەی دەیگوت باوەڕی پێی هەبوو و کاریشی بۆ دەکرد. قسە و کردارەکانی وەک یەک. شاهۆی عەزیز کارەکەی بۆ ماوەیەک زۆر سەخت و قورس بوو. ئەمەش بووە هۆی دروستبوونی دیسکی پشتی.
سرەڕای دیسکی پشت و ئازارێکی زۆر بەردەوام بوو لە کارکردن. شاهۆ دەیگوت من بەرپرسیارم لە دابینکردنی ژیانی هاوسەر و کوڕەکەم. لە هەمان کاردا دایک و باوکم مافێکی جێگرەوەیان لە بەردەمدایە ئێستا کە پێویستیان پێێتی ئەرکی منە یارمەتیان بدەم. هەر بۆیە بە ئازارێکی زۆرەوە بەردەوام بوو لە کارەکانی. کاتێک ژینای جوانەمەرگ لە تاران کوژرا و هەواڵەکە گەیشتە شاری سنا، شاهۆ زۆر نیگەران و متاسر بوو کە بۆچی میلەتی کورد بەو ڕادەیە دەچەوسێنرێتەوە. ستەمکاران بە زەوتکردنی سەرەتاییترین مافە مرۆیی و چینایەتی و نەتەوەییەکان ڕازی نابن و مافی ژیانیشمان لێدەسێنەوە. شاهۆ بە شێوەیەکی کارە بەشداری ناڕەزایەتیەکان و بزوتنەوەی بەرحەقی ژینای کرد و هەرچی لە توانایدا بوو هاوکاری دەکرد. شاهۆ بەهۆی سەختی و دژواری کارەکەی تووشی دیسکی کەمەر بوو و دەبوایە نەشتەرگەری بۆ بکردرایە. کاتێک خێزانەکەی دەیانکوت شاهۆگیان بەشداری ناڕەزایەتیەکان مەکە، پشتت نەشتەرگەری بۆ دەکرێت، ناتوانی ڕابکەیت، ئەگەر بتگرن ناتوانیت لەژێر ئەشکەنجەدا بژیت و دەکوژرێیت. شاهۆ لە وڵامدا دەیوت خوێنی من لە خوێنی ئەو لاوانە ڕەنگا و ڕەنگتر نییە. من ئاشتی ژیانم و ناڕەزایەتی دەردەبڕم و خەبات بۆ ژیانێکی باشتر دەکەم. مرۆڤەکان لە چی دەترسن؟ مردن لە ڕێگەی ئازادی و مرۆڤایەتی زۆر باشترە لە ژیان لە دیلێتی و کۆیلایەتیدا. بەشداری ناڕەزایەتیەکان دەکەم بۆ ئایندێکی باشتر بۆ کوڕەکەم و منداڵانی هەموو وێران. شاهۆ لە سەردەمی سەرهەڵدانی ژینا زۆر بوێر و شۆڕشگێڕ بوو و بوو بە یەکێک لە پێشەنگ و سەرکردە مەیدانیەکانی ئەم بزوتنەوە ئینسانی و یەکسانی خوازە. لە 26 ئاباندا کە چلەی 4 گیانبەختکردووی شارەکەی سنەی سوور بوو بەشداری کرد و پەیامێکی ئیستۆری کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە پێویستە هەمومان بەشداری ناڕەزایەتیەکان بین. شاهۆ ئەو ڕۆژە سەعات 11 لە ماڵەوە دەردەچێت، چەند جارێک پێشەوە ماچ دەکات و پێی دەڵێت ئاگات لە خۆت و دایکت بێت. کاتێک خوشکی شاهۆ بۆی دەردەکەوێت کە بەهشت محەممەدی قەرە باڵغا نیگەران دەبێت و پەیوەندی بە تەلەفۆنی شاهۆ دەکات. برادەرەکەی شاهۆ وەڵام دەداتەوە و دەڵێت شاهۆ تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و لا نەخۆشخانەی کەوسەرە. باوکی شاهۆ دەچێتە نەخۆشخانە و لەوێ چاوی بە جەستەی خوێناوی شاهۆ دەکەوێت کە بریندارە و دەیبەنە ژووری نەشتەرگەری. شاهۆ هەناسەی نەدەدا، بۆ خولەکێک زیندوو دەبێتەوە، بەڵام هەر لەوێ دڵی مێهرەبان و پاکی شاهۆ لە لێدان دەوێستێ و دەچێتە ناو ڕیزی نمرانی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینەوە. بنەماڵەی شاهۆ وتیان بە بینینی ئەم دیمەنە ترسناکە دنیا وێران بوو. برا گەورەکەمان و هاوڕێکەمان و پایەی سەرەکی خێزانەکەمان ئەوەندە بە ئاسانی لێمان سەنرایەوە. دوای گفتوگۆیەکی زۆر و ململانەی زارەکی شاهۆ دەگوازرێتەوە بۆ ساردخانەی نەخۆشخانە. دوای کاتژمێرێک ئەمبڵانسێک لەگەڵ هێزە چەکدارەکان دێت و تەرمی شاهۆ لەگەڵ باوکی شاهۆ دەبات بۆ سەربازگەی لەشکری 28. باوکی شاهۆ بە هێزە سەرکوتگەرەکان دەڵێت بۆچی کوڕەکەمتان کوشت؟ کوڕەکەم چی کرد؟ دانەیەک لە هێزە سەرکوتگەرەکان دەڵێ من کوڕەکەتم کوشت، دەتوانی چ هەڵەیەک بکەی؟ تەرمی شاهۆ لە پادگان نەیان دەداوە بە بنەماڵەکەی، بانگەوازیان کرد. خەڵکێکی زۆر لە بەردەم سەربازگاکەدا کۆبوونەوە و درشمیان دەوتەوە. خێزانی شاهۆ بە هاوکاری هاوڕێ و خزم و کەسوکاری توانیان تەرمی شاهۆی ئەزیز لە ئامبڵانس دەربهێن و بیرفێنن. هێزەکانی ڕژیم تەقە دەکەن بەسەر خەڵکەکەدا و براکەی شاهۆش دەکەوێتە بەرلێدان بە باتوم لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە. تەرمی شاهۆ دەبن بۆ ئەوەیەکە لە بەهەشتی محەممەدیدا بە خاکی بسپێرن، بەڵام ناهێڵن و گوڵۆپەکان دەکوژێننەوە و پێیان دەڵێن
خێرا بڕۆن لێرە چونکە ئێستا دێن ئێوەش دەکوژن. ئەو بنەماڵەیەش بە ناچاری ئەو شەوە کاتژمێر 12 شەو لە گوندی باوکی شاهۆ واتە تازاوە یاسوی دیواندەرە بە شکۆمەندی تەواوە بە ئامادەبوونی هاوڕێ و بنەماڵە و کۆمەڵێک لە ئازادی خوازان بە خاک دەست پێ دێت. هەرچەند شەهید شاهۆ و شاهۆکان و سەدان گیانبەخت کردووی شۆڕشی ژینە لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسمان کرد، کوردستان بە تایبەت شاری سنات جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دشبەستەم و نائەداڵەتیە. ئێمە دڵنیاین کە یادی شەهید شاهۆ بەهمەنی و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینە دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینە کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاوارنیەکە. هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی شەهید شاهۆ بەهمەنی و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕش لەدەستاوە، هەموو ئەو ئازیزانەی دەست بەسەر کراون بریندار بوون چاویان ئەندامێکی لەشیان لەدەستاوە کە تاوەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمان بدەین. هەزاران جار یادی ئازیزی شەهید شاهۆ بەهمەنی و هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سەربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێ بووە. وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان